تاقیکردنەوەی قۆناغی سێمی پڕۆژەی نورە بۆ قورئانی پیرۆز و فەرموودە کەمەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکات و ئەم ساڵ بە بەشداری نزیکەی 7,000 کەس تاقیکردنەوەیان ئەنجامدا. دەستخۆشیتان لێکەین و زۆر پێخۆشحاڵ بەشداریەکەم لەم پرۆژەیە لەبەرەوە شتێکی ئێمە زۆر موهیمە زۆر عەزیم لەم کاتەیە ئەیکەن هەر هەمومانتان مەشغوڵ کردووە یعنی بە ذیکرەکان و ئەورادەکانەوە ئەی خوێنین و مراجعەکەین و ئینشاڵڵا تەطبیقشیەکەین لە داهاتووە ئەوەشمان نەکردووە نەمانەزانی ستا ئیزان ببوونێن پرۆژانەوە. سەرەتا دەستخۆشی خۆم ئاڕاستی ئەو مامۆستایانە گەێنم کەوا ئەم تاقیکردنەوەیانە سازەکەن بە هەموو نەوعێکەوە لە هەموو کاتێکە لە هەموو شوێنێکە و دڵخۆشی و سەربەرزی بۆ ئێمە کەوا بەشداری بکەین ستونەتەکانی سەربەرمان زیندوو بکەینەوە دەستخۆشی خۆم ئاڕاستی و کەسانەکەم کەوا خەڵاتەکانیان دابێناوە و دابین کردووە و لێرەوە بە هەموو برایەک و خوشکێکە لێم بەڕاستی بابێت بەشداری بکات پرسیارەکانش ئاسانە. هاوکات سەرپەرشتیارانی پرۆژەکە ئاماژە بە گرنگی پرۆژەکە لە ڕووی پەروەردەیی و ئاشنابوونی زیاتری موسڵمانان بە قورئانی پیرۆز و ویرد و فەرموودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر دەکەن. چەندین خەڵاتی گرانبەها و بەسوود بۆ سەرکەوتوان و ئەوانەی پلەکانی یەکەمی تاقیکردنەوەکە بەدەست دەهێنن ئامادە کراوە. سەرەتا بەناوی خوا دیارە پرۆژەکەمان بەناوی پرۆژەی نوری دڵانەوە بوو لە ساڵانی ڕابردوو. پرۆژەی نوری دڵان ساڵی یەکەم و دووەم بریتی بوو لە هەڵبژاردننی سوورەتێک لە سوورەتەکانی قورئان بۆ لەبەرکردن بەشداربووان لە بەریان کرد تاقیکردنەوەیان تیا کرد. دیارە ساڵی یەکەم و دووەم بریتی ژماری بەشداربووان گەیشتە نزیکەی 1000 کەس 1500 کەس. سوپاس بۆخوا ئەم ساڵ پرۆژەکە گەیشتووەتە نزیکەی 6500 بەشدار بوو تا ئەم ساتە. بۆیە هەوڵماندا سندوورەکەی فراوانکەین تەنها لە ناودا مرکەزی کەرکووکان نەبێ ئەمساڵ لە پردێ لە چەمچەماڵ لە دووسخورمات و لە کەرکووک ئەنجامماندا. بەشداریکردن لەم جۆرە پرۆژانە بەڕاستی زۆر گرنگە بە تایبەتی لە ڕووی پەروەردەییەوە. ئێمە هەچ مناڵێک کە مانگێک کامل لەسەر ئەم کتێبە بێ ئەم کتێبە دیار بە شێوازێکدا ڕشتراوە فێری ئەکا فێری ئادابی ئەکا فێری زیکرەکانی ئەکا فێری شێوازی دروستی عیبادەتەکانی ئەکا. ئەم مناڵە ئەم گەنجە هەچ برایەکە خوشکێک کە مانگێک ئەم کتێبە ئەخێنێتەوە بەردەوام دڵنیا بە ئەوەندەی خوێندوتەوە ئەوەندەی خۆ ئامادە کردو بۆ ئیمتیحان دوای کاریگەری ئەبێ لەسەر ڕەوشتی ڕنگدانەوەی ئەبێ لە هەڵسوکەوتی لە دیارە لە قسەی وەیە زۆرێک لە دایکان و باوکان ئەو شایدی ئەدەن کە هەچ کاتێک مناڵەکانیان لەم جۆرە پێشبڕکەیانە بەشداریان کردبێ گۆڕانکاری گەورە لە مناڵەکانیان ڕوویداوە. بەڕاستی پرۆژەی نور بۆ قورئان و فەرموودە لە قۆناغی یەکەم و دووەم 1500 کەس بەشدار بوون. لە قۆناغی سێمی تاقیکردنەوەکە نزیکەی 7000 کەس بەشداریان تێدا کرد و لە کەرکووک و دووسخورمات و چەمچەماڵ تاقیکردنەوە بەڕێوە چوو. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.